عمرە گوناه و تاوان لەسەر ئینسان لا دەبات، واتە گوناه و تاوان ڕەش دەکاتەوە. ئیشەڵڵا ئێمەش بەهۆی ئەو عمرەیەوە گوناه و تاوانمان نامێنی و خی گەورە قەڵەمی عەفو دێنی بەسەر گوناه و تاوانماندا ئیشەڵڵا. جا پێغەمبەر نمونەیەکمان بۆ دێنێتەوە، دەفەرمێ هەروەکو چۆن ئاسن کە لە ناو کوورەیەکی داوێ، کوورەی ئاگری یاخود زێڕێک کە دەیدێ بەر ئاگری، ئەوەی کە خراپ بێت ئەوەی کە پیس بێت لێی دەبێتەوە، ئاسنێک کە بەهۆی ئاگرەوە هەموو ژەنگ و ژارەکەی لێ دەبێتەوە. دەفەرمووی ئینسان کە حەج و عومڕەی دەکا ئاوا گوناه و تاوانی لێ دەبێتەوە، پاک دەبێتەوە. خی گەورە بنگێڕێ لەو کەسانە ئیشەڵڵا کە ئەوەش هەر لە فەزڵ و گەورەی عومڕەیە. بەڕاستی دەبێت سوپاسی خی گەورە بکەین کە ئێستا خی گەورە ئەو عومڕەیە کردوتە قسمەتی ئێمە. زۆر خەڵک هەیە پێی خۆشە لێرە باە و عومڕەی لەگەڵ کرد باین، بەڵام خی گەورە نێکردوتە قسمەتی کردووە قسمەتی ئێمە. دەبێ بەڕاستی ئینسان سوپاس و ستایشی خی گەورە بکات کە ئەو عومڕەیە و ئەو کارە پیرۆزەی کردوتە قسمەت ئیشەڵڵا. دەبێتە مایەی ڕۆژبوونەوەی گوناه و تاوانەکانمان. عومڕە زۆر گەورەیە بەڕێزان. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم وەفد الله ثلاث، دەفەرمێ وەفدی خی گەورە سێ کەسان دەگرێتەوە. ئەها ئینسانێک، وەزیرێک، سەرۆکی دەوڵەتێکی، سەرۆکی حکوومەتێکی کە دەچێتە وڵاتێکی بە وەفدێک پێشوازی لێ دەکەن و پێشوازێکی گەرمی دەکەن. ئەو پێی دەڵێن وەفدێک کە دەچێتە وڵاتێکی. ئینسان کە هاتۆتە ئێرە صاحب ماڵ لێرە خی پەروەردگارە، ماڵی خی گەورە هاتووینەتە ماڵی خی گەورە و صاحب ماڵ لەو شارەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم کە مزگەوتی پێغەمبەرە، ئەو پێشوازیمان لێ دەکا ئیشەڵڵا. دەفەرمێ جا وەفدی خی گەورە سێ کەسن، یەکێک لەو جۆرانە ئەو کەسانەیە کە عومڕە دەکەن، دووهەمیان ئەو کەسەی کە حەز دەکا، سێمیان ئەو کەسێک کە جیهاد دەکا لە پێناوی خی گەورەدا. پێغەمبەر دەفەرمێ ئەو سێ جۆرە کەسە وەفدی خی گەورەن.